سڵاو بینەرێن کەناڵێ بادینان سات خۆشحالم جارەکادی هاتمە خزمەتە هەوەیەن بەرێز بینەران لە هەرێما کوردستانی هژمارەکە مەزن ji مۆڵان هەنا و ڕۆژانە bi sedan kes seredana van molan dikin digel medabin da ku bizanîn xelek bara pitir seredana van molan dikin pitir ji bû bûrandina demiye yan ji bû kirîna kel û pelan. بله وكم دبين تسردانا مول كريا وتبوشي سردانا مول كريا خودی وکی پیاسه کی وکی تشت ارزانیه که زهاتون بو يعني تو هاتي تشت بكري كلو فلك بله زهاتون تشتاب کی بهای توان چا نویره ولی باش نه ارزان باش زورجی باش باش کندن های الویره بله باش دیانا باش تره خالكي كيفه صورة يعني تو شويري هات يفيرا دات تو تشتا بكري عن جيبو بياسة تو يات بو بياسة بو تشكرين بارا بتر او خالكيتين سردانا مولد كم ديتنا تا بتر بو بياسة كان يجيبو كرينا كلو بلان والله بو بياسة بو كلو بلا بو تشتا تو وقت بينين تو هاتي سردانا مولتا كريا تو تقول كياتي والله ئەمنۆ برادر هاتین دەرمانتۆڕ بوو جەوەک بگۆڕین زیاتر لە مۆڵەکان کەمەک جەو هەیە کەمەک شتەکەیە کە گەنج بگاتە یەک شی برێت شتە شێوهانیە کە گەنج دری پێ خۆش بیتن ئیدی هاتینە هەنێ لە مۆڵ جەوێوە خۆش دەبیتن سەردانا هیچ شوێنێکتر ناکە والله با دەچینە ئیسکان دەچینە جاروبار دەچینە مالی یەکدر بەس زیاتر هەر مۆڵە لە بۆ کەیف خۆشی دێن جاروبارەکە شتێک ڕێک کە دەیکڕێن ئەگەریشنا تۆ دەهێتش لێرە دکڕی بەخوای کەم هات کەلو پەلان لێرە چاوانە والله زۆر زۆر گرانە بەخوا داشکاندن هەیە بەس داشکاندن کەنگی دەلێ هەیە داشکاندنەوە زیاد دەکە قەنەعاتم نییە بۆ داشکاندنە سپاس بەڕێزی بەڵێ تۆ دبینی دیتناتە ئەو خەڵکێت هێت سەردانا مۆڵێ دکەتن پتر بۆ بوراندنا دەمیە یانژی تشتات کڕن خودی هەردووکە لێ ینی هەیە بوو کۆت کوشتێت هێتن هەیە بۆ شتکردنی دێتن ئیجا ئەو کە شەوێش ئەوە نەوە نەفەرە بۆ وەخت کوشتێ دێتن هەیە بۆ جکۆت کرد بەس ئەم هەم بۆ وەخت کوشتێت هەم بۆ ئەوش دێ بۆ چێ هاتی خودێ دڵێمە بچەکە تمبی ماگدە بچین جەوەکێ بگۆڕین شەوەش ئیلا مولت ڤاکینە لەگەرە ئیسکۆنیش ئەگەنە چی جێتکەنیە بژێ بوو بچێ لەگەر کۆفترێت هەیە تۆف چە بوونینە تو بوونینە چ جەهێک دی بچێ ئیلا مۆڵ ئەپۆ مول بچەک ڤاکینە نکە ئەپۆ بۆ ژێرە خوشە کەهرەبۆنینەوەکی پێویست یعنی هەتۆ مدەکێت کارە بۆ دچتن نکارە زوری پۆرکاتۆ سەعاتدا کار بۆ دچتن ئەوە کێشەکە ئەوەیە جێوازیە مۆڵ و بازار چییە؟ مۆڵی بژم ئەوەتر ینی خوشتە بۆ ژەرەندی ئێڤاکیریە بەس شەوۆنینە نکە پرۆش بۆ ژێرە خوشە بەس پرۆش مۆڵ خوش نەبێت شەوە مۆڵ خوشتر بۆشکە بۆ ژێر قاپۆتن خودی هەردووکەکێکە هەرێکی تبو چی سەردانا مۆڵکیە؟ بێگومان بەوە تشکڕین یعنی بۆ پەیاسە تو ناتی نەخێر نابۆ تشکڕین دیتناتە خەڵک بارا بتر سەردانا مۆڵێتکەن ji بۆ بوراندنا دەمیە یانژی بۆ کڕینە کەل و پەلان زۆر کات لە بۆ کڕینی کەلوپەر جارواشە لە بۆ پیاسەی دێنەوە شتێکی دیکەیە چ فەرق و جێوازیە هەیە دنەبەینا مۆڵ و بازار بێگومان مۆڵەکان زۆر زار دیسکاونت دەکەن ئەو دیسکاونتانەی کە دەکرێت ئەوە خەڵکی با بڵین چینی مامناوەند و هەژارەکان زیاتر با بڵین مستەفید دەبن.
داشکاندن هەیە مۆڵێ بەرژەوەندیا وڵاتیاندایە بێگومان بڵێ تو ئەلڤێرە مۆڵێ ئیش دەکەی بەڵێ تو لێرە ئیش دەکەیت تو بینی خەڵک سەردانا vê مۆڵێ دەکەن بارەبتر بوو پەیاسەیە یانژی بوو کڕێنا کەل و پەلان والله ئەوەی ڕاستی بی سەرەتاوە سپاسی کەناڵی بادینان سات دەکەم ئینشاءالله هەمیشە سەرکەوتو بوون ئەوەی ڕاستی قەڵە باڵغی و شتی واڵێ عین دروست دەبی لێوکانە بەس زۆربەی خەڵک ئەوڕۆ دێن تەماشای ئەشیای دەکەن بابرین تەماشای شتی دەکەن حەزیان لێ بکڕن بەس وەکو برێ موچەوە شتانە کەمە ئێستا خەڵک لەبە نەوروز یعنی قسەک زەختی لە خۆی کردیە ئەشیای دەکرێگەنا خەڵکەکی زۆر یعنی بەس لۆ پیاسەی دێ بەڵێ زۆربەی لۆ پیاسەی دێن بەڵێ ستام یەک بەخۆم دەسمە جێشی زۆر پیاسە و شتی دەکەم بە شتی ناکڕم دەسمە ناو مێگامۆڵ لۆ مەقسەد ئەوە بالفعل بەس لۆ پیاسە ئێستا خەڵک زۆربەی لۆ پیاسەی دێ باشە بۆ خەڵک سەردانا بازارە ناکات پیاسە بازاری بکات زیاتر تێنە مۆڵ پیاسە دەکەن لاوەش دەکەوتەوە سە بودجەی ئەگە بودجە باش بی خەرک دێ پیاسەی دەکا مارومداری خۆی دێنی ئەشیای دەکڕی وەکو بابری مکیاز شتی دەکڕی ئەو شانە دەکڕی شتی واڵە ینی شتی پێداویستی ماڵەوە دەکڕیت مامسا تو خەڵکێکی وی خەڵکی هەولێرێ بینین تو تە سەردانا مۆڵێ کردیاژی بوو پەیاسە تات یانی بۆ کڕینا کەل و پەلان سەرەتا بە خیاتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بن سەر چاوم وڵاتیمە لە بازاری کردن شتی کەلپەلی بکڕم یانی لۆ پەیاسە ناتی نانە کەس بۆ پیاسە هاتمە چی کۆماکەوتە ئاروانەکەم پڕ کردیە بدیتناتە ئەو خەڵکێن دهێن سەردانا مۆڵانکەن بارەبتر ئێش بوو بورandina دەمیە یانژی تشت بکڕن وڵی زۆر کات دێن ئەگەر داشکاندن هەمی زیاتر خەرک دێ متابعی داشکاند دەکەن داشکاندن هەبیتن خەرک زیاتر دێت بازاریەکە داشکاندن هەیە مۆڵێ حالیان هەیە بەلێ بەرژەوەندیاوەدا ئەو داشکاندن وەڵام محەدل دێنێ ئێرە بەس داشکاندن بیتن زیاتر دێ ینی مۆڵ جهێ بازار گرتیە بەرە طبعاً فەرقێکی زۆرە شتەکە هەن کوالێتی باشە ئێرە وچی بازار نییە بازار کوالێتی هەمووی باش نییە تاریخ ئەکسپاری تەواو نییە ئێرە مەزبوطە هەمووی لە کوالێتی خۆیتی تۆ ئەفروکەت گەلکی هاتیە پەیاسە وەڵا لەگەر ئەو برادەرانە هاتینە پیاسەی تو هەرجار وەختی توتی هەیە مۆڵێ تو بارەبتر بوو پەیاسەت هەیە یانژی بۆ کڕینە تشتا خودێ بەجار دەگۆڕیان دەجارێ لۆ پیاسەی دێن ئەندە جارەیە لۆ شت کڕینەوە پێویستیەکە دێن سەردانێرە دیتنە تاو خەڵکی سەردانا مۆڵێت کەتن بوو پەیاسە دهێتن یانژی بوو کڕینە تشتان بە خودای مۆڵ خۆشە ئیدی خەرکەکە لۆ پیاسەی دێ و خەرکەکە لۆ شت کڕینی دێ یانیان واخە بە خۆ دەزانی خەرکەکە هەمە جۆرە هەندێکیان لۆ پیاسەی دێن هەندێکیان لۆ شت کڕین دێن چ فەرق و جیازی هەیە بەینا مۆڵ و بازار بە خودای مۆڵ ینی تاڕادێک شتەکانی سارەکەی بەرزە ئەگەرنا بەس لەو خاستن لەو کاتانە مۆڵەکان خۆشترە لەوەی ئیسان دەتوانانی لە یەک شوێن هەموو شتەکانی خۆی دابین بکاتن تو خەڵکێکی بێ والله أزدهوكي بس نوكل هولير دگەل هێکی هاتیە مۆڵێ وتقريبا ساعتك دگەلکی هاتیە مۆڵ القل هفالي منها زنێ بوو پەیاسە هەن کاتینە مۆڵ والله تصاني هرجر بو بياسة عن تشتكي وقت بيجن هفالي من يجي أو هجر صحفي بيجت أو جو كل فيري قلق خوشة حتى وقت بيجن موضوع أكيد بين بيسن أهم جديا بو خوشي وجوك خوش والقلب مستوى الحمد لله مول جي هاي حتى مدين هو كتير نا نوكا مالي من الهولير بلي ئەو خەڵکی بارەبتر سەردانا مۆڵان دەکەن تو بینی بدیتنە تاژ بوو پەیاسە دەهێن یانژی بوو کڕینە تشتان والله بخدي بو هردو تشتك ديان يعني جاران اگر ام حتى ام ديان بو تشتك ديكرين بس بشتي فيري ديرين يعني بشكل حتى وقت بيجن صراحه خو بقرين بو خوشي بو وقتك جان فيري بقاتين باشه تو چاوت بینی بەهایت لێرە ئەسعار چاوانە والله تشتك دي بجمتها وقت بيجن حفتيش صدي باش بس طبعا تظاني ماركي هيجي يعني وقت بيجن جهك هي ابو مناسب وجهك هي انا والله قالك جوازك هي القلب بازاري يعني ما تظاني نقلك
بس باشا يعني تشتكي باشا جاران ام ديان يعني تشتكي مناسب دي كرين باشا بمرو فقير باشا جاي هيا بمرو فقير بله تو هاتی سەرداناتە مۆڵ کردە بۆچی توێ هاتی بەڕاستی لەباتم لە بێتاقیت خۆمان دێم ئێستا من بۆ بێتاقیت خۆم دێم سەرای مۆڵەکانەکەم چمە جێگایگەم پیاسێ کاترس زیاتر لە بێتاقیتان دێ بمۆڵی تەنێ بوو پێیاسە تو هەی بۆ خۆش بۆ خۆش وڵای بۆ پیاسە دێمیتر هەندێکەکە بۆ خۆشی هەندێکەیە بۆ جلو بەرگری هەندێکێشی ینی مرۆڤ تا مرۆڤ دەگۆڕێت ئەو خەڵکن دهێن سەردانە مۆڵێتکەن بدیتە ناتە بۆ کڕینا تشتیان بۆ پێیاسە دەهێن بەخواوەکە وتم گوتم ئەوانێک کە دێن هەندێکیان بۆ پیاسە دێن هەندێکیشان بۆ خۆشی خۆیان دێنێ ئەوانش هەندێکیشان بۆ جرکردن و بۆیان دێن تجارە کڕیە لێرە تشت مۆڵێ بەخوای ئەوانە هەر تەنها بۆ پیاسەیان بۆ دیان جارە لە ماڵ بێتاقەت دەبین و دێنێرە بەها لێرە چاوانە بەهای کەلوپانان وڵی باشن تا عادەچی بڕ گرانە گرانە شێوازیەک هەیە گەل بازاری زۆر دیتناتە زیاتر خەڵک دچیتە بازار تش دەکرێتیان دەهێتە مۆڵ خەڵک زیاتر لە بازار شت دەکرێت تەمان لە بازار نرخەکەی نزمترە بەڵام کاوان لە مۆڵی گرانە هەیە لە توانێت دانێ بێتە مۆڵ بیکرێت دەتوانێت بچێت لە بازار بیکرێت وەکیت بینینەوە سەردانا مۆڵ کردە تۆ دگەلکی هاتیە مۆڵێ والله لەگەر هاوسەرەکەم هاتی نەبوو پێیاسەیان بۆ کڕینە کەلوپان والله پیاسە و شتکڕین ئەوانە هەشتانە بەڵێ بارە پتر تێن پێیاستکەن مڵیان بۆ کڕینا تشتان والله پیاسە و مدارکان حەزیان لێ بوو هاتیە ئەرە والله بەڵێ تشت نەکڕیە مۆڵێ بەدی بە زۆر ئەزار لێرە چاوان بەها والله باشە باشە بەڵێ باشە سپاس بەێ چ فەرق و جیێوازی هەیە ناوبای نامۆڵ و بازار بەخوای فەرق و زیازەکەوێ ئێرە ساعتەیە بازار تا ئێوارانەیە قدا دەخری ئەوێ مشکلی ئەی کەلوپەل ئەشیا و شتەکانیشی فەرقی هەیە مۆڵەکان زۆ باشترە ئارێ وڵ بدیتە ناتە خەڵک بارە پتر سەردانا مۆڵێت کە ژبوو براندنا دەمیە یانژی بوو کڕینە کەلوپەلە بەخوای زۆری هەیە کڕین و کەلوپەلە هەشا ئەزلێ بێتە مۆڵەکان بتر پێیاست کەن دناف مۆڵێدا ئەنی پارک و بەخوای جێکی ڕاقی و زەوج خۆشی و ئەوێ تۆ هاتی بوو پێیاسە بەخوای پیاسە و شکڕین نوشتووە مدارەکانش ئەزیان لێ بوو ئەوێ وەکیت بینین تو بتنێ هاتیە مۆڵە توێ ڕێنشتی بچی تو بتنێ هاتی خودم او بيشول مروتي خوش مول ولا برادر مني تي بس شانس او شوليرين اري والله بو پێیاسەتی و سا بۆ خۆشی هيا خوش اري والله دیتناتە بارەفتر ئەو خەڵکن تهێن سەردانا مۆڵێت کەم بوو پێیاست هێنیانژی بوو کڕینا کەلوپەلان خودي هنا دين كلو بلا كرن هنا دين رونين كافتريا هنا دي بو بياسين مو ليدي تو هەیە مۆڵە تەنێ بوو پێیاسە یانژی بوو کڕینا تشتان خودي جارزاني مثلا يرو بو بياسه روش هذه هم غراض كرم روش هذه قال لها والله هم اولو ئەس بەهایت وێرە چاوانە خودي بيچا جرانترين البازار اري والله فەرق جیێوازی هەیە نابەینا مۆڵ و بازار يعني فرقك بالسعر تلفزيون سعر جرانتره نكون نفسي تشته خەڵک چیتە بازارێ بوو پێیاسە وەکیت بینین تهێنا مۆڵ بوو پێیاسە چیتا بازارجی بس نجات تری بینی بارانه یان گرمه مولی نه تو زان گرمه نه تو زان ساره اوه موضوع که مولی بچی سەردانا مۆڵ کردیان
والله زیاتر سەردانی مۆڵ وەکو گەڕیانە زیاتر خەڵک ینی بینەرە نەک کڕیار هەرچەندە مۆڵ خۆشیی هەیە جۆکە برادر دێن جەماعی دێن سەردانی مۆڵایەکە بەس کڕیار کەمە بەهۆی قەیرانەدارە و شانە لێرانەیە هەرچەندە فەرقشی زۆرە لەگە بازار مۆڵ گرانترن لە بازاری هەرچەندە تەخفیزات شەکەن بەس هەندێک تەخفیز لێرە حەقیقی نییە وەک لە دەرێکە حەقیقی هەیە بەس خۆشە ینی شت مۆڵ هەبی لە هەر شار مۆڵ باش ئێستا و مۆڵ باشە لە هەولێری هەنا چەند مۆڵێدی هەنا شتێکی چاکە ئەگەر دانیشن لە کافتریا دانیشن لە زیێدیکردن ئێ سەردانەکە بەس بینەر زیاترە لە کڕیار عادەتەن بیانی زیێدەتر کڕیارە نەک زیاتر خەڵک دەهێت بۆ پیاسە زۆر خەڵک هەیە لۆ پیاسە دی ینی ئەگەر متابع بکەی سەتاالەوانەیە شێست بسەرێ زیێدەتر بۆ پیاسە دێن دەگەڕێن و دیچن ئەچی بەس کەمتر زۆر کەمتر لەبەرەوەی بازار هەم ئەزدیحامە و زائیدەن جێ پیاسەکردن و ڕۆئیشتن و ئەوانەشی کەمترە خاوێنتر نییە سکیوریتی باش نییە مۆڵ سکیوریتیان باشترە خاوێنترن تەرفیهیان زیاترە لە بازاری فەرقەکە لەو شتانێ تا سەردانا مۆڵ کریان بینێت تۆ بۆ پیاسەیە هاتیان بکڕینە تشتا ناوەڵا لەگەر دووسێ برادران تەلەفۆنمان لێک دیریکردنی هاتینا جلک و بەرجی لێ بکڕین و هەم خۆششە و پیاسەشی دەکەین و لە مۆڵەکەی و زیاتر تو دەهەی بۆ پیاسە بوو مۆڵە یانژی بۆ کڕینە تشتا واللهی لۆ پیاسەش دێن و ئەگەر ڕێکیش دەکەوی جاروێ جلکەچی بە دری خۆت دەکڕی بە دری برادەرەکانە تشتێکی هاسوود فێڕێک دەکەوی دەکڕین بەهای کەلوپەلان لێرە چاوایە بەخوای جلک و بەرگەکان گرانە ئارێ وەڵا هەندە جێگا هەیە زۆر جێگا هەیە ئاوایە داشکانی تێدا کرا بەس داشکانەکەش زۆر جاری وایە ئەو مەجالت نییە پێڕناگەی بەرژەوەندیا خەڵکی دایە یان ئەو داشکاندنە بەڵێ بالفعل داشکانەکە بەرژەوەندی خەڵکی تێدایە خۆی چ جیاوازیەک هەیە ناوبەینا مۆڵ و بازار بازار هەردەم بازار هەرزانترە لە مۆڵەکان مۆڵ کابرا دوکان مانجێ بە 30 وەرەقە و 40 وەرەقەی لەسەریتی تەبعاان دەبی شتی گران بدا بازار وەنیە لەوانەیە کابرا کرێکەی 10 وەرەقەی بدا 8 وەرەقەی بدا 10,000 هەرزانتر دەدا 5,000 لۆی دەردەینی بەس مۆڵەکە لۆی دەرنانی 30 وەرەقەی بدا بەس لۆی دەردەینی دەبی شتەکەی گران بفرۆشی دەفتە کیڤە خۆشە مۆڵ یانژی بازار وڵی مۆڵەکە خۆشترە مۆڵەکە خۆشەکەی پاک و خاوێنە ڕێک و پێکە یعنی شتەکە لێ دیارە ئەوەیە خۆشەکەی لە مۆڵەکەی بازارەکە وەچی بری قەبزە و در لێتون دەبیتن و ئەخە مۆڵەکە خاوێن و بەیانترە توستا لۆ نمونەگە باو بارانبی کەس ناستە بازاڕی خەرگ دێتە مۆڵەکەی هەم پیاسەش دەکە هەم قاوەشی دەخواتەوە بەی سرعات جەوەش لەگە دوسێ برادەناندا دەنشی و هەنجینی ئەشیاکەش لە خۆی دەکڕیتن دیتناتە ئەو خەڵکن دهێن سەردا نامۆڵ دکەم بارابتر بۆ پیاسە دهێن یانژی بۆ کڕینا تشتا بەشێکی بۆ پیاسە دێ بەشێکشی بۆ زیاتر سەردانیکردنی ئەو جەوەیە بەڕاستی ئەم وەزە قەیران و کارێکی کردووە کەمتر خەڵک سەردانی مۆڵەکانەکە بڵین بۆ شت کڕین زیاتر بۆ دەرکردنی بێتاقەتی و جەوگۆڕینێکی خۆیەتی دێتە دەرەوە بۆ پیاسات یانژی بۆ کڕینا تشتم من هەم بۆ شتکردنی شوم بۆ پیاسەش هاتم چ جیاوازێک هەیە ناوبەینا مۆڵ و بازار مۆڵەکان بەڕاستی جیاوازیەکە ئەوەیە سەرجەم کاڵەکان کۆکراوەوە لە یەک شوێنە ئینسان ئەگەر هەست پێویستێکی بی ئەتوانێت لەو شوێنە دەستی بکەوێت بە ئاسانی بەڵام ئەگەر بچیتە بازار ڕێبێت چەند شوێنێکی ماندووبوونێکی زیاتر مۆڵەکان بەشەوە بە هەموو کاتێکە ئەتوانی بێت ینی مەجموعی شتەکان لە یەک کاتە دەست دەکەوێت بەهای کەلوپەلان ناف مۆڵاندا چاوایە بەشێکی گرانە بەڕاستی گرانترە هەیە بەڵام کەمە بەڕاستی لە بەرژەوەندی هاوڵاتیانە زیاتر داشکاندن کە کراوە بەڵام زیاتر بکە باشترە زیاتر بکە
هەبوونا مۆڵن مدەرێن و یەن سەردەمی لە هەر وڵاتەکەوێ چەندێ دیار دەکەتن کو ئەو وڵاتە بەرەف پێشڤەچوونێن باش دەچیتن لە هەرێما کوردستانێژی هژمارەکە مەزن ژ مۆڵان هەیە وەکو وڵاتیانژی داینە دیارکردن و ئەو وڵاتیان دهێن سەردانا مۆڵان دەکەن هەندێک ژی بوو بوراندنا دەمێ خۆ دەهێن و هەندێک ژی بوو کڕینا کەل و پەلان هەتا هەفتێکا دی و بابەتێکی دیژی بەرنامێ دەربڕین بمینم بخێر بەخاترە هەوە.